بەرێز ئابانج زیبا ئەندامی سەرکردایەتیە حزبا دیموکراتە کوردستانە ئیرانێ و نوێنەرێ حزبێ لە هەولێرێ ئەف دەمێ وەشات ساوان کاک نەجیب شەوی ئێوە بیدەداد و بیسەرانی دەنگی ئەمریکا بە تایبەتی بەشی کوردەکەی خۆش بێ لە خزمەتتاندا. کاکە ئەمان جۆ دزانیک و نەها سەرهلدانên nava Îranê xwepişandanên wê ketine heftiya siyan da. Agahiyên we çi ne li nava Îranê? Li herêmên Kurdî çi agahî ji we re tên? کاک نەجیب بە پێ و زانیارانەی کە بە ئێمە گەشتووە خۆپێشاندانەکان بەردەوامن دیارە ئاڵگوڕێکی بەسەردا هاتووە کەمێک کەمتر بۆتەوە لە جاران بەڵام بەو ناسین و بۆ زمینەی کە ئێمە لە کۆماری ئیسلامی ئێرانمان هەیە ڕێژەی کوزراوان و قوربانیانی تەزاوراتی ئەم جارەی خەڵکی ئێران بە تایبەتی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان بە ڕێژەیەک ئامارەکە لەسەریە کە مرۆڤ ناتوانێت باوەڕ بکە هێندێک سەر چاوە باز لە 12,000 کەس دەکەن و هێندێک سەر چاوە باز لە زیاتر لە 20,000 کەس دەکەن بەڵام بەو پێی کە کۆماری ئیسلامی هەتا ئێستا لەو ڕۆژێک کە دامەزراوە تا ئێستا توانیوێتی لە بواری سەر کورددا بەداخەوە خۆی ئاپدەیت بکاتەوە توانیوێتی لە سانسۆردا هەموو جۆرەکانی سانسۆر بەکاربێنێ بەجێگەلی ئێران و بەجی نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆ یەکەم جار لە مێژوودا دەتوانین بڵێن کە کۆماری ئیسلامی دەستی بەوەی ڕاگەیشتووە کە تەنانەت ئیستارلینکیش دابخات ئیستارلینکیش بلۆک کراوە ئینتەرنێت پسراوە و هەر ئەوە بۆتە هۆکارێک بۆی کە هەواڵیەکان ڕاستی دروستەکەیان کەمێک درەنگتر پزراز بکرێتەوە و کەمێک بە زەحمەتتر بەدەستی ئێمە و بەدەستی ناوەندەکانی چاوەگیری مافی مرۆڤ بکات. بەێ کاک ئەرمانچ وەک دزانیک و vê carê xwepîşandanên vê carê seranserîne bes li herêmên Kurda jî xwepîşandan hene weke hemû bajar û herêmên din yên Îranê gelo vê carê cudahiyawan çi ye li herêmên Kurdan dîsa giranî bi ser da tên yan weke seranserî Îranê rewş berdewam dike. کاک نەجیب کۆماری ئیسلامی بە درێژایی مێژوو خۆی نیشانی داوە و ئیسپاتی کردووە کە چەند جار لەگەڵ گەلی کورد کێشەی هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان چاو لێ بکە گە لە باقی ناوچەکانی ئێران کۆماری ئیسلامی ساچمە و پێتباڵ بەکاردێنێ بەڵام ئێمە دەبینین کە بێبەزەیانە لە ڕۆژهەڵاتیان و کوڕان و ژنان و پیاوانی نیشتیمانمان دەکا بە ئامانج و نەک لە وەکو معتەرەزێک بەڵکو وەکو کەسێکی تاوانبار هەڵسوکەوتیان لەگەڵ دەکەوە بەداخەوە لە زیاتی کەمەر بۆ خوارێ بتوانێت لە معتەرەزین بداوەکو هەموو ئەو وڵاتانەی کە هاوشێوەی خۆینی بەڵام کۆماری ئیسلامی لە کوردستان لە کەمەر بۆ سەرڕاتەکە لە خۆ پێشاندەران دەکا و بۆ گرنگ نییە کە ئامانجەکەی ڕوبەڕووی منداڵ بێ ژم بێ یا پیاو بێ. وەک دەزانی ناوەندێکە دیالۆگێت ناوبەرە هێزên کوردستانە ڕۆژهەڵات هەیە تایبەت کوردên Îranê gelo ev navende çi pê hat aya têkiliyên we xurtir bûne koordînasyona navbera we da çawa ye بە خۆشحاڵیەوە ناوەندی دیالۆگ بۆ هاوکاری درێژە بەکارەکانی خۆی دەداوە چەند ڕۆژی ڕابردوو کۆبوونەوەی خۆشی بەڕێوە بردووەوە پەیوەندەکان هەردە ئاستێکی زۆر زۆر دڵخۆشکردن تەبیعیە لە نێوان چەندین حزبی جیاوازدا جیاوازی بۆچوونی شەبێت بەڵام ئەوەی کە ئەمن لە حزبی دموکرات و لە باقی حزبەکانی نێوناوەندی دیالۆگ بۆ هاوکاری دیبینم ئەوەیە کە هەوڵ دەدەن ئەو خاڵە ناکۆکانە بکەینە خاڵێکی پۆزیتیڤ و بتوانین بەکاری بێنین بۆی کە لانی کەم بتوانین وەڵام دەربین بەرامبەر بەگەلەکەمان لە ڕۆژهەڵاتی کوردستان. ئامان چ پرسیارەمەیە داویە ئەوە و تێکەلێن وە یەن نافنەتەوی و یەن هەرێمی دەچە ئازدا دەرباز دەبن گەلۆ وە پێزانینن خۆ یەن دەربارێ وان بوویەرێن ناوا ئاخا ئیرانی تێنکردین گەهاندینە هێزێن نافنەتەوی گەهاندینە هێزێن هەرێمی دوێ ڕەوشێدا توتکاری چ بێژی ڕنگ بێ هەموو کوتنی هەموو ئەوانە لەسەر بەرنمەیەکی زیندوی تلویزیۆن و لەسەر بەرنمەیەکی
پڕبینەری وەکو بەرنامەکەی ئێوە ڕەنگ بێەوە کارێکی بەجێ نەبێ بەڵام دڵنیاتان دەکەینەوە کە یەکێک لە خەمە ئەسلەکانی حیزب دموکرات ئەوەیە کە خەم لە خەڵکی خۆی بۆی کە چارەسەرێکی درستی پێ بگەێنێ وەلانی کەم بتوانێت دەنگی ئەو میلەتە غەدر لێکراوە زوڵم لێکراوە بێ لە نێو خۆی وڵات لە کۆمەڵ و کۆمەلگای نێودەوڵەتی و لە نێو ڕێکخراوە گرنگەکاندا ئێمە دەبینین کە ئەو ڕێکخراوانەی داکۆکی لە مافی مرۆڤ دەکەن و بۆچوونەکانی حیزبی دموکرات وەردەگرن بە شێوەیەکی بەربڵاو خەریکن کە کار بەوەی دەکەن کە دەنگەکان بە کۆڕ و کۆبوونەوەی نێودەوڵەتیان بگە ئەو جگە لەوەی کە حیزبی دموکرات لە ڕێگای نوێنەرایەتەکانی خۆیەوە خەریکی ئەم ئیشانەیە و هەوڵی بۆدا و هەوڵشی بۆ دەدات. ئامان زیبا gelek سوپاس بۆ بەشداربوونەوە. زۆر زۆر سپاس بۆ جەناب و بۆ بینەرانی ویۆی کوردی.